بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لو كان لپروردگار طاعت و عبادتی ملائکمان ورگری إن شاء الله. دعای خێرمانەیە بۆ ئەو خێرخوازانەی کە ئەو ئیفطاری ئەم یاوەریان کرد، ئەوانەی کە پاریان دا و ئەو مەسروفەیان کردووە، ئەوانەی کە هیلاک بوونە، ئەوانیشی کە خواردویانە، هەمووی داواکەین لە پەروەردگار هەموو لایەکمان وەربگرین إن شاء الله. بیکاتە تەرەزوی چاکەکانمان ئەم کردەوەش لە کردەوەکانی تر حەساب بکە إن شاء الله. ئەو برایەلەشە ئەمڕۆ الحەمدولله ئێمە توانیمان بۆ یەکەم جار لە مزگەوتی خۆمان بە فەزلی خوای گەورە بتوانین لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێکی خەڵک بەردەوام بن بەیەکەوە هەموو عەسرێک جزء یان زیاتر ختمێکی قورئانی بکەین جەماعی، خوای گەورە پاداشتان بداتەوە. ئەمڕۆ ختمەی قورئانەکەش تەواو بوو، بۆی حەزمان کرد لەگەڵ ختمەی قورئانەکە کە تەواو بوو ئەو نانەش دروست بکەین هەردی بەیەکەوە بکەوێتە یەک ڕۆژ. ئەیتر خوای گەورە جەزای هەموو لایەکان بداتەوە. ئەو قورئانی کە خوێندویانە الحەمدولله، یعنی ئەمڕۆ 28 مانگە 3 جوز قورئان ختمێکی تەوایان کردووە. ئەوانە ختمی جەماعی پێ دەڵێن، چونکە ئەو ختمانە مبارەکە، ئینسان فێرە بێ، ئینسان سوودمەند دەبێ، فێر ئەبێ، شتی چاک و باش فێر دەبێ. هەوڵ دەدەین دوای ڕەمەزانش بەردەوام بێ بە ئیزنی خوا هەتا پێمان بکرێ و بتوانین خەڵکی زیاتر سوودمەند بێ. بەڵام ختمەکە ئەوە بێ تعلیمی بێ، بۆ فێربوون بێ، و زیاترش شەهادە بێ، و زیاترش ئەوەیە کە هەم بۆ مزگەوتەکەش ختمەی قورئان مبارەکە بۆ خەڵکە ئەوەی نوێژخوێنە تیایدا. کاتەکەی ئەوەی نەماوە، تقریباً 6 دقەیەکی ماوەکەینە پرسیار وڵام. هەر کەسێک پرسیارێکی بێ لە خزمەتتان هەین هەتا ئەم 6 دقەدا دەچێت، چونکە کاتی نوێژە إن شاء الله. ئەگە پرسیارێکتان بوو لە خزمەتتانە فەرموو، هەر کەسێک پرسیارێکی با پرسیارەکەی بکە إن شاء الله. ئێمەش بە گوێرەی توانە جوابی دەدەینەوە. شەرت نییە پرسیارێک بێ بۆ خۆت، شەرت نییە پرسیارێک بێ بۆ خۆت، بەڵکو توانی پرسیارێک بکەی بۆ ئیسفادەکردن بێ، یان دەتوانی پرسیارێک بنێری، فەرقی نییە، هەر یەک شتەکە و تۆی لێری. شلون؟ ختم بۆ مردوو دوو ڕێی لەسەرە. مردوو ئەگەر وەسیەتی کردبێ، هەموو شتێک عولەمای متفقن لەسەر ئەوەی هەر شتێک مردوو وەسیەتی کردبێ شتەکە بۆی دەڕوا. خلافەکە لەیرە، هەر شتێک وەسیەتی نەکردبێ بۆی ناڕوا. بەڵام ئێمە لەم خلافە دەربچین، ئەتوانین حاڵەتێکەی عولەمایان گشتیان متفقن بۆی خەڵک دەرکەین لە شتی خلافی، یەک شت بدەینە خەڵک بۆی خەڵک لەسەر ئەمە بچێ و تر بە ئیسراحەتی. ئێستا تۆ قورئانە خوێنی، ختمی قورئانەکەی، ئەتەوێ مردۆکەت بەشدار بێ لە خێر و پاداشت، وایە؟ بەڵێ. باشە، تۆ قورئانەکە بخوێنە کە تەواوت کرد، بڵێ خوایە گیان ئەم قورئانە خەیری خۆم، خەیری زیندوو و مردوو خۆمان وا دەڵێن، زیندوو و مردوو، ئەمە تری چیتیانی ئەڕوا. تایبەتی مەکە بۆ مردووەکە، بڵێ ختمەی ئەم قورئانە تایبەتێکم بۆ ئەو مردووە، یان ئەمرێ دوای ختمەیەکی بۆ بکەی. ئەمە نەهاتووە لە سوننەتە، نەهاتووە لە سوننەتە، شتی وان نییە. بەڵام ئەگەر لەگە خۆتە چۆنی سێمە قوربانیەکەکەین، قوربانیەکە بۆ نمونە سەری دەبڕین، ئەڵێن خوایە خەیری بۆ خۆمان و بۆ مردۆکانمان، ئەمە دروستە بەم حاڵەتە. بۆی لە خلافەکەش دەربچین، وەڵا هەندێک ئەڵێ ڕوا و هەندێک ئەڵێ ناڕوا و باس ئەمە نەکەین، باشە. بەڵکو لەگە خۆتا بڵێ خوایە قورئانەکەم تەواو کردە و پاداشتە و خێرە، بەشی ئەوانش بدەی ئێ پەروەردگارە مردۆکان. قسمان ئەوە. عرفات وەک ناو عرفات نییە، بەڵێ خۆی خێر هەموو کاتێ خێرە، بەڵام تایبەتی بکەی بۆی هەندێک شتە ئێمە تایبەتێکەین لە شەرعا نهاتووە. سەتو هەرچی کاتێ خێر بۆ مردووەکەی ئەڕوا.
بەڵام زۆر جار عەرەفە بۆ چێژن عەرەفە ڕۆژەکە پیرۆزە ڕۆژەکە گەورەیە ناوی منە تەحدیدی مەکە لەو ڕۆژەدا احتیادیە ئەتوانی خێر هەرچی کاتێ بیکەی ئیکەی بەڵام تەحدیدکردوون ناولێنان زۆر جار ئەمە بێتە کێشەی ئێمە زۆر جار ئەبێتە کێشەی ئێمە زۆر جار شتەکانت لەوێ عنقەس نەبێ شتەکان لە بەرەوەی هەسادە بێ لە کۆنەوە هاتووە ئێمە واوەڕمان گرتووە وا دەڕۆهارەوە زیاتر دیاری نەکەی باشە ئەو ڕۆژە دیاری نەکەی ئەتوانی خێر بکەی هەرچی ڕۆژێ بێ باشترە و چاکترە ئینشاءالله ئەم پیاوە فەرمێ لە دەوامم کاک یوسف عەلەیکم سەلام و ڕەحمەت الله لە دەوامم ئەتوانم ڕاستەخۆ لەگەڵ ئێوە نوێژ بکەم ئەگەر ڕاستەخۆکەی ئێمە نەبڕێ باشتر وایە خۆت بیکەی باشترە چونکە تۆ ئەختیدا ناکەی دووری بە ئێمەوە احتیمال ئێمە نوێژەکەمان بچڕێنەیە ئەو کاتە سوجود و ڕوکوعت نابێ بەڵام تۆ نوێژەکەت بکە لە جێگەی خۆی کاک یوسف ئەتوانی ئینشاءالله خوای پاخوای گەورە بۆ تەنووسێت چونکە شەرت نییە لە مزگەوتا دانیشی لە ماڵ دانیشی تەبیعیە لە دەوامەکە تیش دانیشی تەبیعیە جوابی ئێمە بۆ جەنابەتەوە بوو زۆر سپاس چنێکمان ما ئەڵێ مامۆستا بۆ نوێژی تەسابیح ناکەن چونکە نوێژی تەسابیح حەدیثەکە کەمە ئیشکالی تایە لە سەنەدەکەیدا وەی عولەمایم زۆریان دەڵێن صەحیح نییە ئەوەیە بەراورد واتە حەدیثەکە ضەعیفە دەستی ئێوەش خۆش بێ تەواو بوو کاتەکەمان وانە چەندێکمان ماوە فەرمانێژەکانمان بکەین دووبارەیە کردەوە ئەبێ بەڵێ قوربان سەرفترە بە پارە و وین شەبێ دەستی تۆش خۆش بێ کاتمان نەما خواتە لەگەڵ خواحافیز زۆر سپاس